سڵاوتە نەبێ بینەرانی شارپرێس لە ماوەی یەک هەفتەدا دوو ڕووداوی نقمبوونی کەشتی هەروەها ڕووداوی لافاو ئەم ڕووداوانەی ماوەی ڕابردوو کە 75 هاوڵاتی نزیکەی 75 هاوڵاتی زیاتریش لە تاکی کورد بوونە قوربانی. بەرەبەیانی ئەمڕۆژ دایکێک و 4 منداڵ بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە کە داریان سووتان و خەڵوزیان بردوۆتە ژوور و بۆ خۆگەرمکردنەوە بوونە قوربانی و گیانە نەدەستدا. تاکی کورد لە هەر شوێنێک بێت دەخنکێت. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تاکەی بێدەنگە بێت لە ئاست ئەم هەموو قوربانیەی تاکی کورد لە هەر شوێنێک بێت؟ بۆ قسەکردن و گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بەڕێز محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک محەممەد سڵاوت دەبێ ئەم کاتت باش. حکوومەت لە ئاست ئەم هەموو قەیرانیە تاکەی بێدەنگە ئەم هەموو بێدەنگیە بۆ ئایا گیانی تاکی کورد ڕۆحی ئەو هەمووی کە بوونە قوربانی ئەوەندە گرنگی نییە؟ زۆر سپاس بۆ بەڕستان. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا هەم ئەوەی بەڕستان باستان کرد بەهۆی قوربانیان بەهۆی لافاوە دوێنە شەو خنکاندنی چەندین عایلە لە ئاوەکان و ڕاکردن لە کوردستان. ئەم بەیانیەش بەرە بەیانش خنکاندن بە غازی غەڵووس کە ئەمە هیچ چەرخە بەردینەکانە خۆگەرمکردنەوە بە غەڵووس لە ناو تەنەگەدا. ئەمە دۆخێک پیشانەدا کە لە هەرێمی کوردستان حکوومەت باوکی میلەت نییە. حکوومەت توانای سەرپەرشتیکردنی دەوڵەتی نییە، توانای ئەوەی نییە کە لە ئاستی خزمەتگوزاری هاوڵاتیان لە ئاستی نەهامەتی هاوڵاتیان نابێ. ئەمە بە چەند پێوەدانێک ئەوەی ڕاکە لە کوردستان بەشی زۆری خۆ لە نەهامەت لە برسێتی نییە، بەشی زۆری لە ئەوە نییە کە پاری نییە و کاری نییە و ئیشی دەست ناکەبێت. ئەوەیە لە دەست حکوومەتێک ڕاکە کە ئومێدی نییە بە داهاتوو. پێی وایە چارەنووسی ئەویش یا خنکانە یا کوشتنە یا دەربەدەرکردن و یا نائیستقراریە یاخود دەستبردننی وڵاتە دراوسەکانە لەسەر خاکی هەرێمی کوردستان. ئەوەی لافاوەکە کە 12 کەسی تیا بۆ قوربانی ئێستاش تەرمی هەندێک لە قوربانیان ونن، ئەمە تەنها ڕووداوێکی سروشتی ئاسایی نەبوو، ئەمە کەڵەکەبووی هەموو ئەو گەندەڵی و ئەو قۆڕەخکاری زەوی و زار و مەشروع و پرۆژە نیشتە جێبوانەیە کە دروستی یەکەن بۆ بەرپرسان هاوڵاتی ڕەش و ڕوتیش ئەبێتە قوربانی بەبێ ئەوەی هیچ سوودێکی هەبێ بۆ ئەوەی ئەم شەو ڕوویدا دەرەنجامی نەوتە، دەرەنجامی گەندەڵیە لە نەوت. معقوڵ نییە لە وڵاتێکدا کە ڕۆژانە 430,000 435,000 بەرمیل نەوت بفرۆشیت، وەزیری سامانە سروشتەکان ڕای بگەێنێ کە ئێمە کە خۆم نەوت ئەگەێنمە دووترین گوندەکانی کوردستان. ئەوە نەوت گەیاندنە بۆ یەکێک لە گوندەکانی کوردستان ئەوەی کە بینیمان لە بێنەوتیە، لە نەبوونی و هەژاریە کە ئەڵێن باوکیان لە سنگەرەکانی پێشەوەی شەڕی دژ بە داعشە پێشمەرگەیە، ئەمان لە ماڵەوە هەندێک خەڵوسیان هێناوە لە تەنگەیەکدایان ناوە بۆی گەرمیان بێتەوە سیرکە. ئەمە ئەو پەڕی نابەرپرسیارەتیە. ئەوە نییە کە ئەم هاوڵاتیانە نەیانزانیوە چۆن خۆیان گەرمەوەکەن یان نەیانزانیوە ئەمە غازی هەیەیان نییە. ئایا لە هەرێمی کوردستانە چەند گوندی تر و چەند ماڵی تر هەیە کە سوتەمەنیان نییە بە تایبەت لە ناوچە سنوورەکان؟ ئەمە لە کاتێکدا کە داهاتی هەرێمی کوردستان سەیری نەوت کە ئێستا لە چەندایە کە بەس داهاتی مانگێکی نەوت کە نزیکی 900 ملیۆن دۆلارەکە، 1 تریلیۆن و 300 میلیارد دینارەکە. داهاتی ناوخۆ ئەوەی کە زانیمان 380 میلیارد دینارە، بەشێکی بۆ خەرجی و بەشێکە دەنەموچە. لە کاتێکدا بەشێک لە هێزی پێشمەرگەش لەلایەن هاوپەیمانانەوە موچیانە درێتێک کە نزیکی 44,000 پێشمەرگەی لە 4 دەلیوە مانگانە نزیکەی 26 بۆ 30 میلیارد دیناریان پێدەدێت. کاک محەممەد لە ئاست داواکاریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا فەرمانبەران مامۆستایان هەر تاکێکی کووردا حکوومەتی هەرێمی کوردستان لە توانای حکوومەتی هەرێم دیاری کراوە ناتوانین لەوەندە زیاتر لەبەرەوەی قەیران لەسەر قەیران ڕووی لەم کابینەیە کردووە توانامان دیاری کراوە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانای دارایی ئەوەندە خراپە نەتوانێت بۆ نمونە ساڵی 1 بەرمیل نەفتیش بەسەر هاوڵاتیاندا بشکات؟ ئەزانی ئەم کابینەیە کە ناوی خۆی ناوە کابینی چاکسازی پێکهاتووە لە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان. لە ناویە کابینەیەکی سێقۆڵیە
لەگەڵ بەشێک لە پێکاتەکانیش بەشدارن تایە. ئەم کابینە هەر سەرەتا کە بە ناوی چاکسازی دەستی پێکرد زۆرترین گەندەڵی لەم کابینەیە کراوە، یعنی ڕێژەی گەندەڵی زۆر زیادی کردووە، ڕێژەی قاچاقی زۆر زیادی کردووە، سیمای دوو ئیدارەی زۆر زیادی کردووە، ڕۆتین لە دائیرەکان و گەندەڵی لە دائیرەکان و قۆڕەخکاری زۆر زیادی کردووە. بەشێک لە بەرپرس و ئەوانە بوونەتە خاوەنی هێزی چەکدار بە ئاشکرا ئەواکەن. جا لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بچووک کراوەیەکە لە یەک بازنەی دیاری کراوە ئاگان لە خوارەوە نییە چی ڕوادا، تەنها لە بواری ئابووریان نییە ئەم وڵاتەدا ڕووخادێ، لە بواری گەندەڵیە، لە بواری نەبوونی ئینتیما بۆ دام و دەستگا و حکوومەت و ئەوە هەمویان ناشرین کردووە. جا لەبەرەوە ئەم بێباکیە قەیرانی بۆ هەموو کەرتەکان دروست کرد، بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە دروست کردووە. تۆ سیرکەم بە ئاماژەمان لەوە کرد کە ئێمە نەود ئەفرۆشین، خەڵک لە سەرما ڕقەبێتەوە، خەڵک لە سەرما بەغاز خنکێت. ئەیکەواتە دەستەواژەی چاکسازی کە لەم کابینەیە ئەوەندە بەکارێت لەکوێی کارەکانی ئەم کابینەیە جێگەی بێتەوە؟ لەم کابینە و لە کابینەی پێشووتر و هەر حزب و هەر کارکتەرێکی سیاسی باز لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بکە و باسی چاکسازی بکە ڕاست ناکە. کاتێک باسی چاکسازیەکە کە دەست بۆ بەرژەوەندەکانی خۆی نەبرێت، کاتێک باسی چاکسازیەکە کە دژی بەرامبەرەکەی بەکاری بێنێت، ئەگەر ناچی لەم کابینەیە چاکسازی تیا کراوە. ئەوەی لە بواری قاچاقی خاڵە سوورەکان وتمان، ئەوەی لە بێسەرپەرشتی خاڵە سوورەکان وتمان، ئەوەی لە نەگەڕانەوەی داهات. تۆ سیرکە داهاتی سلێمانی ناگەڕێتەوە بۆیە داهاتی پارتیش داهاتی ناوخۆ ناگەڕێنێتەوە بە وەزارەتی دارایی. خۆ بینیتان تا دوێنێش موچە تازە ئەکراهی مانگی 11 کە لە 25 مانگی 11 دەستی پێکردو. فەوزایەک و جۆرێک لە فەوزا لەم کابینێ دەستی پێکردو، جۆرێک لە پشێوی دەستی پێکردو. کێشەکە ئەوەیە هەر بڵێ ئەم کابینێ چاکسازی ناکاوان پێیان ناخۆشە، پێیان وایە کە گەورەترین چاکسازیان کردو. لە باشە هەر لە ورترین چاکسازیەوە وڵی کاکە ئێمە توانیمانە موچەی 10,000 کەس ببڕین و توانیمانە 2 موچە و 3 موچەکەم کەینەوە 20,000 کەس موچەکانە ڕاگرین. ئێ باشە تۆمە ئەمە ڕاگرتووە چەندە داهاتت گەڕانەوەتەوە؟ کۆی موچە 894 بووە، ئێستا بۆ بە 902 ملیار. لە کاتێکدا هاوپەیمانانیش 4,000 پێشمەرگە موچا دەنمانانە 14 لیوایە. ئەم موچێ بۆ کەمی نەکردو، ئەم داهاتە ئەم قەبارەیە بۆ کەمی نەکردو. تۆ لەکوێ چاکسازیت کردووە؟ یەک باران ببارێ کو ساڵان وابوو، لە هەولێریش بارانە باری، لە دۆکی شەباری و لە سلێمانی شەباری. معقول نییە تۆ لە هەولێر بارانە نمە بارانە ببارێ خەڵکی بکەونە ئینزارە و شەو لە ماڵەکانە دەچنەوە کە لافەبێ. هۆکارەکە چییە؟ هۆکارەکە گەندەڵی و قۆڕەخکاری و مەشروع ئەو دام و دەستگانەیە کە ئەو پرۆژانەیە کە دروست کراوە ڕێڕەوی ئاوەکانان گۆڕیەوە بۆ ماڵە هەژارەکان، یاخود شوێنی ڕێڕەوی ئاوەکانان کردووە بە بینا و بە مەشروع و بە ئەوە. جا لەبەرەوە ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێ. کابینە با هەر بڵێ حکوومەت بەردەوامە، با هەر بڵێن حکوومەت هەیە ئەوە هەیە، بەڵام لەناوە داڕووخاوە. تۆ بڕۆ دام و دەستگاکان، تۆ بڕۆ قوتابخانەکان ئێستا بە سوال و سەدەقەی سەرمایەداران و خەڵکی باوکو دایکی تەلەبەکان بەڕێواچێ. بڕۆ دام و دەستگاکانی تر بزانە ئیش و کات چۆنە ڕۆ. تەنها لەو دام و دەستگانیانە بێ کە پارە و داهات کۆکاتەوە لە مرور، لە تەملیکی خانوبەر و ئەوە لەگەڵ خاڵە سوورەکان و ئەوانە زۆرترین چاوی لەسەرە. دام و دەستگاکانی تر چی لێ دێبارێ بێ. جا لەبەرەوە دۆخی خەڵک خراپە. خراپیش تەنها پەیوەندی بەوە نییە کە هەرێمی کوردستان پارەی نییە لە قەیرانی داراییەوە. خەڵکی بزانن حکوومەت پارەی نییە و ڕاستگۆیە بەم شێوەیە ناومێد نابن. خەڵکی ئەزانن پارە هەیە. بۆچی کوڕی بەرپرسێک ئەتوانێ هێزێکی گەورە دروستکە بە سەدان ملیۆنی تیا خەرجکە؟ بۆچی کوڕی بەرپرسێک کچی بەرپرسێک ڕۆژانە ئۆتۆمبیلی هەرە بەرز با بڵێن مۆدیل بەرزەکڕن بە پاسەوانی زۆرەوە ئەسوڕێنەوە و بەناو خەڵکیدا دەڕۆن؟ بۆچی خەڵکی ئاسایی نەتوانێت کرێکاری بکات، کرێکاری دەست نەکەوێت، یاخود موچە لە کاتی خۆیانەیە؟ ئەوەی کە هاوڵاتیەکی ئەم وڵاتە کە ئینتیمای نماوە، کە ناومێد بووە، کە ڕەشبین بووە، هۆکارەکە چییە؟ هۆکارەکە وەیە لەم ئەم حکوومەتە ڕاستگۆ نییە، ئەم دەسەڵاتە ڕاستگۆ نییە، نەک حکوومەت حیزبەکانیش ڕاستگۆ نیە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە. یعنی ئەم ناومێدیە تەنها لە دەسەڵات نییە، تەنها لە حکوومەت نییە، لە دەسەڵاتە، لە ئۆپۆزیسیۆنە، لە خەڵکی ناڕازیە، لە هەمووی ناومێد بووە. ئومێدێکی نەماوەکەوەی کە دەرەچەیەک بێت بتوانێت ڕزگارکەر بێ بووی. هەبوو کۆمەڵە دەنێ دەنگە و هیچی دیکە.
بەڵێ لە ئەم هەموو قەیرانەیە لایەنە سیاسە دەسەڵاتدارەکان کە حکمی ئەم هەرێمە دەکەن زۆرترین دەرکەوتنیان بۆ ڕێکەوتن لەسەر دابەشکردنی پۆست و وەرگرتنی پۆستە. ئایا وەرگرتنی پۆست و دابشکردنی پۆست گرنگترێکە ئەم قەیرانانە؟ ئەزانی خۆ لە حاڵەتی سروشتیا خۆ پۆست هەربێ کەسێ پۆست وەرگری، هەربێ حیزبێ وەریگری، هەربێ لایەنێکی سیاسی پۆستەکان دابشکردن ئەو بکەن. ئەمە شتێکی ناسروشتی و نایاسایی نییە. ئەمە شتێکی زۆر سروشتی و ئاساییە. بەڵام کاتێکە کە ئەم پۆستانە پۆستێکە بۆ بەرژەوەندی شخصی بۆ کوڕی ئەموو بۆ کەسێکی نزیکی ئەموو فڵان تەکەتول و ئەم پۆستانە خەمی هێندەی خەمی شەڕی پۆستەکانیانە هێندە خەمی ئەوەیان نییە. ئێستا بۆ نمونە شەڕی پۆست دەکرێت لە بەغدا لەسەر پۆستی پۆستە باڵاکان، لەسەر پۆستی وەزیری سەرۆکۆمار، لەسەر پۆستەکانی دیکە. ئەی باشە ئەو هەموو کێشەیە هەیە تو ناتوانانی 200 میلیارد لە بەغاوە بێنی بە 1000 سوال و سەدەقاتی 200 میلیارد لە بەغاوە دێنی. ئەگەر ئەوەش نەبێ ئەڵی موچە ناتوانم بدەم لە کاتی خۆی. باشە ئەم شەڕا لەسەر پۆست لە کوردستانی شەیە و لە عێراقی شەیە. کاتێک ناشەرعیە کە تۆ نتوانی هیچ بۆ خەڵکەکە بکەیت، کە تۆ نتوانی هیچ بۆ کوا پرسی مادی 103 کوا پرسی پێشمەرگە، کوا پرسی دەسەڵاتەکانی فیدرالی، کوا پرسی نەوت و گاز و چیەوە. ئەوەی کەسێتە بەغاتەنها ئەوەیە چەند پۆستی بەرەکەوێت. ئایا ئەتوانن موچە پارەیەک بێنن بۆ هەرێمی کوردستان بۆ موچە؟ لە کاتێکدا هەرێمی کوردستان خۆی خاوەنی پارەیەکی زۆر زۆرە، یعنی تۆ سەیەکە داهاتی کۆی موچەی فەرمانبەران مانگانە ئەگەر 900 میلیارد بێ داهاتی نەوت چەنە؟ وەرە بالێکی دێنەوە 430,000 بەرمیل نەوت 25 ناوخۆی ئەفرۆشی و 450,000 ئەفرۆشتێ بە دەرەوە. کۆی گشتی مانگانە بە 72 دۆلاریشدێکی بەرەوە کاتە چەند؟ کاتە نزیکەی 900 میلیۆن دلار، کاتە نزیکەی تریلیۆنێک و 300 میلیارد دینار. باشە تریلیۆنێک و 300 میلیارد دینار. ئەم پارێ چی لێ دێ؟ لە 158 نزیکەی بۆ کۆمپانیەکان و بۆ خۆیان و بۆ پرس و سکیوریتی و بۆ کرێبۆری و کری نازانچی کۆمپانیەکانی خۆیانەوە. ئەوەی ئەمێنێتەوە بە نزیکەی ئەوەی کە ئەچێتە سەر وەزارەتی دارایی 510 میلیارد دینارە. لە 380 میلیارد دیناری داهاتی ناوخۆ ئەم هەموو داهاتی کە هەیە چەند ئەمێنێتەوە؟ نزیکی 160 میلیارە خەنە سەر بۆ موچە لەگەڵەوەی هاوپەیمانان و لەگەڵەوەی بەخایە موچەکەی لە دابینەکەن. لە کاتێکدا ناکرێ لە 1 تریلیۆن و 300 میلیارد دینار بڵی من لە داهاتی نەوە تەنها نزیکی 500 میلیارم بۆ ئەمێنێتەوە. ئەی ئەو داهاتە چی لێ دێت؟ بۆیە بە فیڕۆدانێکی گەورە هەیە لە پارەی هەرێمی کوردستان. ئەگەر ئەم حکوومەتە بتوانێت چاکسازیکە بێوێ تەبعاً من پێم وایە نایەوێت. ئەگەر بێوێت چاکسازیکە بێگومان چاکسازیکرد لە کەسە نزیکانی خۆیانە دەست بکات، چونی مەسەلەی گەندەڵی لە نەوت و بازرگانی گەورە و ئەمانە بەرپرسە باڵەکانێکە کەسی خەڵکی فەقیر و هەژار و تەنانەت سەرمایەدارەکانیش ناتوانن بیکەن. ئەگەر ئەم داهاتانە کۆ بکرێتەوە بەشی موچەی لێ ئەدرێ، بەشی خزمەتگوزاری پرۆژەکانی لێ ئەدرێ، تەنانەت بەشی ئەوەشی لێ دەرێت کە تۆ چاو لە بەغدا نەبێ 10 میلیارد دینار بۆ بنێرێ بۆ لافا و زیان لێکەوتان تۆ خۆت ئەتوانی پاری ئەوەش دابینکەی. جا لەبەرەوە ئەم حکوومەتە بۆ قوتابخانە سوال لە خەڵک و سەرمایەدارەکە، بۆ لافاو ئەبێ سوال لە خەڵکیکە، بۆ نازانم هەر شتێکە بێ دەسەبە بۆ خەڵکی. ئەی خۆت ئەم پارێکی لێت. کاک محەممەد لە ناردنی 200 میلیارەکە لەلایەن بەغداوە بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دابشکردنی موچەی بە 20 ڕۆژ تەواوە کرد. بۆ نمونە مانگی 11 لە 25 مانگی 11ەوە دابشکردنی موچە دەستی پێکرد. هێشتا خاننشینی بە تەواوی وەرنەگیراوت دابشکردنی موچەی مانگی 11 کۆتایی پێ نەهاتووە. لە کاتێکا بڕیار بۆ هەفتی داهاتوو دابشکردنی موچە دەست پێ بکاتەوە، بەڵام پێشنیوەڕۆی ئەمڕۆ وەزارەتی دارایی بڕیاریە دابشکردنی موچەی ڕاگرت تا مانگی 1. بەنیاز من چەند وەزارەتێک موچە وەربگرن، بەڵام ئەوەش نەما. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لە ناردنی 200 میلیارەکەیە چی دەکات؟ ئایا چارەنووسی موچەی فەرمانبەران چی لێ دێت؟ ئەزانی پارە هەیە، ئەوەی بە پێوە بەدەداچوونانی ئێمە کردمانە پارە هەیە. 360 میلیارد دیناری داهاتی نەوت گەڕاوەتەوە بۆ بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان. 360 میلیارد دینار لەگەڵ نزیکەی 150 میلیاری داهاتی ناخۆش گەڕاوەتەوە، هێشتا بە تەواوەتیش نییە. پارەیان لەبەر دەستدایە. بڕیار بوو 25 مانگ موچە دابەشکە، بەڵام ئێستا گۆڕیانە بۆ ئەو کاتە پێدەچێت بۆ ئەوە بێ کە پێیان وایە بەغدا زەمانەتی نییە پارەکە بات، لەبەرەوە لە 2 مانگەوە وردەوردە درێژەکەنەوە هەتا 25 مانگ و 26 مانگێکی دیکە. ئەم یعنی هەوڵەدەن فێڵێ لەم مانگانەیە بکەن و بەشێک لەم مانگانە پاشەکەوتکەنیا بخۆن. جا لەبەرەوە ئەمە پەیوەندی بەوەیە
حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانی ڕابردووەکەوا درێژی کردەوە بۆچی بوو ئەو نییە پارەی نییە پارەیان هەیە بۆ قوربانی ململانەی ئیداری سلێمانی و ئیدارەی هەولێر ئێرە پارەکە نانێرێ ئەوێش بەشێک لە پارەکە نانێرێ هەردوو لا ئەبێ لە سەدا ئەم لە سەدا 40 داهات بە ئەوش لە سەدا 50 داهات بگەڕێنێتەوە بۆ موچە بۆ خەرجی جا لەبەرەوە ئەم کابینەیە وردە بەرەو ئەوە ئەڕوات کە کابینیشی ناومێدکەر بێ بۆ خەڵکی کابینەیەک بێ وردە هاوڵاتی ناومێد بێ لێی دایان هزار کەس ڕۆژانە ڕووە کاتە بڵین مانگانە و ساڵانە ئەچێتە دەرەوەی وڵات کۆچەکە کە من دڵنیان بەشی زۆریان ئەوەن خانویان فرۆشتۆ سیاریان فرۆشتۆ ئۆتۆمبیلیان فرۆشتۆ ناومێد بوونەوە موچە من پێم وایە ئەوەی کە بەڕست باسەکەی موچە وردە ئەم موچانە دوایە خەن وای لێکەن کە خەڵکی وا هەستکەن قەنەعەت لای خەڵک دروستکەن کە پارە نییە لە کاتێکدا پارە هەیە پارەکەی بەغاژ نێت زۆر بە ئاسانیە توان موچە داڕشکەن بەڵام ئەیانەوێت پارە لە خەڵکی بشارنەوە و بەشی زۆریشی ئەم پارەی بە خۆیان هەڵەگرن بەڵێ کاک محەممەد حکومداری و دەست بەڕێوەبردننی ئەم هەرێمە بەم جۆرە تاکەی بەردەوامە بێت ئایا بەم جۆرە ژیان و گوزرانی هاوڵاتیان هەر ئاوا بەم قەیرانانەیە تێپەڕە بێت تا ئێستا بەردەوام بووە ئەوە لە ساڵی 1992 تا ئێستا بەردەوام بووە من دڵنیام ساڵی 93 خەڵکی چاوەڕوانی ئەوە بوون ئایا بەشە نەوتیانە درێتێ مامۆسایان چاوەڕوانی ئەوە بوون ئایا موچیان لە کاتی خۆیان درێتێ ئەمە ساڵی 93 95 92 تا 2000ەکانیش بێگومان لە دوای 2023ەوە تا 2013 کەمێک دۆخەکە باشتر بوو بەهۆی ئەو پارەی کە لە بەغداوە ئاهات نەود نافرۆشە لە بەغداوە هەموو مانگە تریلیۆنێک و 200 میلیارد دینار ئاهات زەمانەتی لانی کەم و شەخۆران و بەشێک لە بەرەمهێنانی خود بڵند پرۆژەکانی بە ئۆبەرهێنانیان دابی نەکرد ئەمان گوتیان خۆمان ئەیکەین خۆمان نەوتە فرۆشین پارەکەی بەغیان بڕی ئەو پارەیە زەمانەتی موچەشی ئەکرد و زەمانەتی پرۆژەکانیشی ئەکرد بڕۆن سەیری پرۆژەکان کە لە 2005 تا 2013 بزانن چی پرۆژە کراوە بزانن موچە چۆن لە کاتی خۆیان دراوە لەبەرەوەی پارەکە لە بەغداوە ئاهات نیانەتوانی بەو شێوەیە گەندەڵیی هێندە گەورەی تیا بکەن کە لە ئێستادا لە نەوت و لە داهاتی ناوخۆیان ئەکرێت جا لەبەرەوە ئەم دۆخە بەردەوامە بێ ئەگەر چارەسەرێک بۆ موچە بۆ کێشەی نەوت کێشەی داهاتەکان ئەمانە نەدۆزرێتەوە کە من هیچ ئومێدێکم پێ نییە بدۆزرێتەوە قەیرانی موچە بەردەوامە بێ ئەگەر موچە زامن نەکەن لە ناوەندەوە لە بەغداوە یەکجار موچە زامن بکرێت 200 میلیارە نێرێ بیکا بە 600 میلیارد و 700 میلیارد کۆی موچە لە بەغداوە دابین بکرێت ئێرەش ئەوەی کە خانەنشینی و ئەوەی خانشینی سەربازی و بندیوار و ئەوەی دوو موچە و سێ موچەشتی هەیە با خۆیان ئێرە دابینیکەن ئەوەی دیکەی کە لە بەغداوە دێ موچەی فەرمانبەرانە 682,000ەکە لایەن هەیە ئەو موچەیە بە نزیکی 500 میلیارد دینارەکە لە بەغاوە زامنی ئەم موچەیە بکرێت ئەوە موچە کێشەی نامێنێ ئەوەی دیکەش ئەوەی حەلەکە چارەسەرەکە ئەوەیە کە تۆ نەتوانی گەندەڵی بنەبڕکەی کە تۆ نەتوانی داهات بگەڕێنیتەوە کە تۆ نەتوانی لەم حکوومەتەدا چاکسازی بکرێت ئەبێ حەلێکی تر بدۆزێتەوە حەلەکە چییە تەنها موچەی موچەخۆران لانی کەم زەمانەت بکرێت لە شوێنێکەوە ئەمەی دیکە تا ئاستێک بیدەن و نەیدەن و دوا بخرێ و دوا نەخرێ زۆر کێشە دروست ڕەم بێ نەبێ ئەو ئێستا هەیە جا لەبەرەوە من ئومێدێکم نییە بۆی کە داهاتی نەوت یا خۆڵی نرخی نەوت بگاتە $100 بتوانێت داهات زیاد بکرێت و بەشی موچە و موچەخۆرانی لێ بدرێت لەبەرەوەی ئەم قەیرانانە هەرێمی کوردستان بەرەو خۆپشاندانێکی سەرتاسەری نابات کاتی ئەوە نەهاتووە کە تاکی کورد هەڵوێست وەرگێ بەرامبەر حکوومەت و بەرامبەر ئەم کابینێ هاوڵاتی کوردی خۆپشاندانی کردووە کاکە تەنانەت گەیشتۆتە ئاستی مەقڕ سووتاندن تەنانەت گەیشتۆتە دائیرە سووتاندن چی بکات ینی خەڵک لەوە زیاتر چی بکات چ ڕێگەیەکی ترماوە ینی خەڵکی خۆپشاندانی کرد لە 2011 خەڵکی خۆپشاندانەکە من قەنەعەتم نییە خۆپشاندان پێگومان خۆپشاندان نەکرێت بەس من پێم وانە خۆپشاندان بتوانێت ئەم دۆخە بگۆڕێ ئەم دۆخە پێویستی بە گۆڕینی بنەڕەتی هەیە یا ئەوەتە ئەم کارکتەرانە خۆیان بگۆڕن یا ئەوەتە گۆڕان لە کۆی سیستمی حکومڕانیدا بکرێت ئەمەش چۆنەکرێ من نازانم ینی بەناوخۆ ئایا ئەتوانێت بکرێت هەموو ڕێگەکانی دیکە تاقیکرانەوە لە ئۆپۆسیۆن بوون لە خۆپشاندان لە تووڕەبوون لە حکوومەت لەسەر هەڵگرتن بۆ دەرەوە لە هەموو مانگرتن لە هەموو شتێک کراوە ینی ئێستا وای لێ هاتوو هەرچی و بەجیا خۆپشاندانی خۆیەکە خوێندکاران بەجێ مامۆستا بەجێ هەر یەکە و بەجێ جا لەبەرەوە متەوەتە چارەسەر چییە؟ چارەسەرەوە نیە تۆ لەم دۆخەیە بڵی کاکە وڵایە چارەسەر ئێستا خۆپشاندانە بکە حکوومەتە ڕوخی و کۆتایی پێدێ ئەی دوای ئەوە چارەسەرەوەی ئێستا لەم کاتەیە
حکوومەت بە دەست و پەنجەی خۆپشاندانە ڕوخێنرێ. ینی من لەگەڵ ئەوە نیم وە هەست بکەین کە ئێستا ئەبێ ئێمە لەم دۆخەی و لەم لەحزەیە حلێکمان پێ بێ. ئەم دەسەڵاتە هەتا لەسەر حکوم بێ، هەتا بەم شێوازە بێ، کوڕ و کوڕزاکانیشان حکم دەکەن. ناتوان چارەسەرکەن. قابلە تۆ بتوانین من و تۆ بتوانین یاخود خۆپشاندەریشی قوربەسەر بتوانێت سەرۆکی حکومەت بگۆڕێ. نەخێر نەک ناتوانێت بگۆڕێ. تەنانەت پێی بڵێ تۆ چاکسازیژنی ئەوان ڕەبێ بیگرن و بیکەنە زیندان و حکمی بن. جا لەبەرەوە ئێمە لەبەردەم تەنها ئەوە نین ئەم حکوومەتە فەشەلی هێناوە لەباری چاکسازی. کاکە ئێمە لەبەردەم حکوومەتێکی ئەمنی زۆر مەترسیدارە. هەر ڕۆژی یاسایەک و هەر ڕۆژی بڕیارێکت بۆ دەرەکە. ئەم حکوومەتە بە ناوی ئەوەی کە تۆ قسەیەکت کردو لە سوسیال میدیا، سکاڵاش لەسەر تۆمارەکە و دادگایشت ئەکاوت کاتە زیندانی شەوە و ئەژڵێ من دیموکراسیم لەم کۆمەڵگە، من ئازادیم دابین کردو لەم کۆمەڵگە. جا لەبەرەوە دۆخێکی ئاڵۆزە. گرنگ قسە لەسەرەوە نییە لەم لەحزەیە ئەتوانی چی بکەیت. بەڵام لەم لەحزەیە ئەوە نازانین کە ناومێدێکی زۆر هەیە کە خەڵک ئینتیمایەکی نماوە بۆ حکوومەت و بۆ حکومڕانی و بۆ ئەوە ئەگە گۆڕانکاریی نێودەوڵەتی گۆڕانکاریی هەرێمایەتی بتوانێت گۆڕانکاریەکە دروستکە، ئەگەرنا بە ئاسانی پێم وانە بتوانرێت ئێستا لەم دۆخەیە ئەم دەسەڵاتە بەم هەموو هێز و ئەوە بگۆڕێ، یاخود ئەبێ لە ناو خۆیان بگۆڕن وەکوەوەی کە چۆن لە ناو یەکێتیا گۆڕ یعنی ململانی ناوخۆی یەکێتی دۆخی یەکێتی چی دەکرێت بێ ململانی ناوخۆی پارتیش ململانێکە بگاتەوە ئاستەی کە گۆڕانکاری لە ناو خۆیانە ڕووبە، یاخود گۆڕانکاری لە دەرەوە. گۆڕانکاری لە دەرەوە ئایا ئێمە بە خۆپشاندان نەتوانین، خەڵکی بە خۆپشاندان نەتوانێت کە لە ماوەی دەیان ساڵی ڕابردوو چی کرا، ئایا توانرا ئەوە بکرێت؟ بێگومان نەخێر. چەند ڕێگەیەکەیە، ڕێگەی نێودەوڵەتی گۆڕانکاری هەرێمایەتی دروست بێ، ڕێگەی ناوخۆیی کە لە ناو خۆیانە ناکۆکی و لاوازی ناوخۆ و پێگەیان بێت ئەنجا بتوانانی خۆپشاندان بکەیت و بە یەکجاری ڕایان ماڵی. یعنی ئەمە چەند ڕێگەیەکە، بەڵام ئەوە نییە بڵێ لەم دۆخەیە ئەتوانین ئێمە بە خۆپشاندان یاخۆت بتوانین بە ماگرتن ئەم دەسەڵاتە بگۆڕین. بەڵێ لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هاوڵاتیانی هەرێمی کوردستان سزای لایەنە سیاسیەکانیاندا بەوەی کە ڕێژەیەکی کەم بەشداری هەڵبژاردنیان کرد و ئەوەی کە چوو بووش ینی دەنگی سوتا و زۆر بوو کۆک و بینیمان ڕێژەی دەنگدانی لایەنە سیاسەکان بە گشتی کەمی کردبوو. ئایا ئەگەر بەم جۆرە ئەم قەیرانانە بەردەوام بێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چی لێ بەسەر دێت، لایەنە سیاسەکان لەوێ چیان لێ بەسەر دێت؟ ئەزانی ئەوە هەڵوێستێکی زۆر جدی و جوان بوو. تۆ سیرکە لە کۆی نزیکی 3,400,000 دەنگدەر نزیکی 2 ملیۆن زیاتر لە 2 ملیۆن کەس نەشوو بۆ دەنگدان. ئەوە هەڵوێستەوە بایکۆت ئەوە نییە بڵێ وڵا هەندێک کەس پێیان وایە وڵا لەبەرەوەیمان بایکۆتیان کردو دەسەڵات زیاتری هێناوە. یخۆ دەنگیان بدەیان بە ئۆپۆزیسیۆنی چی لە مەسەلە کاکۆڕ ئەوە ئۆپۆزیسیۆن دەیان جار تاقیکرایەوە. جا لەبەرەوە ئێستا پارتی دیموکراتی کوردستان کە حکم دەکات بە نزیکی لە 120 دەنگەکانەوە حکم دەکات. ئێستا بۆ نمونە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لە 108 دەنگەکانی هەیە حکمی سلێمانی شەکە. پارتی لە سلێمانی لە 104 هەیە، لە هەولێر لە 125 هەیە، لە دهۆک لە 132 دەنگەکانی هەیە. واتە لە دهۆک لە 168 دەنگی بە پارتی نەداوە، لە هەولێر لە 175 دەنگی پێ نەداوە، لە سلێمانی لە 196 خەڵک دەنگی بە پارتی دیموکراتی کوردستان نەداوە، لە سلێمانی لە 192 خەڵک دەنگی بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەداوە، لە هەولێر یەکێتی لە 104 دەنگەکانی هێناوە. واتە لە 196 هەولێر دەنگی بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەداوە. ئێسەیت کە بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە حکمی وڵاتاکەن لەبەروی هێزیان لە پارەیان لە بەشی زۆری ئەم پارەیە بۆ هێزە چەکدارەکانەوە. تۆ سیرکە بەرزترین کۆی موچەهی وەزارەتی ناوخۆیە 178 ملیار دینار بۆ موچەی وەزارەتی ناوخۆیە، 130 ملیار دینار بۆ موچەی وەزارەتی پێشمەرگەیە، سەرڕای ئەوەی کە نزیکەی 6 ملیار دیناریش بۆ خانەنشینی سەربازیە. یعنی ئەوە 6 ملیار، ئەوە 78، ئەمە نزیکەی 240 ملیار، 130 ملیاری 133 ملیاری وەزارەتی پێشمەرگە، ئەمە نزیکەی 430 ملیار دینار بۆ هێزە چەکدارەکانەوە، بۆ لایانی ئەمنی و هێزی ئەمنی ئەوە. سەرڕای ئەوەی کە ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش نزیکەی 6 ملیارە ڕوا بۆ ئەوانیش، ئەمە نزیکەی 500 ملیاری بۆ، یعنی زۆرترین پارە بۆ موچەی هێزە چەکدارەکانەوە. ئەم هێزانیان بۆ پاراستنی خۆیان هەچەندە خۆ لە دەنگدانی تایبەت تا بەشی زۆریشی دەنگی بەوان نەدا، بەڵام ئەم هێزانە بەشێکی بۆ پاراستنی خۆیان. ئەم هێزە مدەڕەبەت چییە؟ هێزی دژە تیرۆری ئەملا و ئەولا و هێزی زێرەڤانی و هێزی نازانم کۆماندۆ و هێزە ڕەشەکە و هێزە ئاڵتونیەکە وێت، ئەم هەموو هێزە چییە؟
هەموو بۆ بەهێزی شخصیش بۆ خۆیانان دروست کردووە. ئەمە خاڵێکی تر سەرڕای ئەوە هێزی چەکدار داهاتێکی زۆریان بۆ خۆیان داهاتێکی زۆر بۆ خۆیان دەسەکەن داهاتی خەڵکی گشتی داهاتی گشتی وەکو داهاتی با بڵێن هی نەوت و داهاتی ناوخۆ و پارەی ناوخۆ و گومرگ و باز و چی ئەوانە بۆ چییە؟ میدیای زەبەلاحی پێ دامەزرێنن چەندێک میدیا دروست بێت ناگاتە لە ڕووی تەکنۆلۆژیە و ناگاتە ڕبعیشی ئەوانیش بە بەرزترین تەکنۆلۆژیا بە زۆرترین کارمەند بە زۆرترین توانای مرۆیی میدیا زەبەلاحەکان بۆ سپیکردنەوەی دەموچای خۆیان بەکارێن. بەڵێ کاک محەممەد لەو ڕووداوەی ئەمڕۆیە کە دایکێک و چوار منداڵ بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە بوونە قوربانی کە داریان برد بۆ ژوورەوە و ئاگریان کردبەوە بۆی کە گەرمیان بێتەوە لە سوشیال میدیا شتێکم بەرچاوکە و کە باز لەوا کرێکە حکوومەتی هەرێمی کوردستان کاتیەوە هاتووە داوای لێبوردن کا بە تایبەت وەزیری سامانە سروشتیەکان ئایا بە داوای لێبوردنێک ئەو برینە ساڕێژە بێت؟ ئەزانی یەک شت هەیە ئەوان من پێمانێ داوای لێبوردنکەنەوە هیچ بەس داوای لێبوردنێ چی لە مەسەلەکە گۆڕێ ئەو خێزانێک دایکێک و چوار منداڵ بۆتە قوربانی ئەوەی کە توانای خۆگەرمکردنەوەی نەبوو لە چۆ لە گوندێکی ئاکرێ کە ناوچەیەکی ساردە ئەو ناوچەیە یعنی من دڵنیام ئێستا پلەی گەرمی لە خوار پلەی سفری بە ناقسیشە نەک هەر سارد بێت جا لەبەرەوە ئەمە ئەو پەڕی بێباکی ئیهمالی ڕاستگۆ نەبوو ینی تۆ سیر کە تۆ لە مانگی نۆوە ئەڵی من نەوت داوەشەکەم ئێ باشە هەر هیچ دەبێت گوندنشینەکان هەر هیچ دەبێت گوندنشینەکان نەوتیان بۆ دابینکە ئەو گوندنشینانی کە بە تایبەتی ناوچە ساردیەکە ناوچە سەرماکە ئێستا ئەو لە دەشتایەتیشی وەکو گەرمیان وەکو ناوچەی شوانوانە تا حدێک ناوچەی دەشتەکانی هەولێرەوە بەڵام تۆ بۆ بەرمیلە تا دوو بەرمیل نەوت لانی کەم بۆ ناوچە ساردیەکان تەرخان ناکەیت ئەم هەموو نەوتە لە ناوخۆدا دەفرۆشتێ ئەم هەموو نەوتە ڕۆژانە بەرهەم دێنی لە ناوخۆیە ئەی ناتوانانی ئۆکەی باشە وەزیری سامانە سروشتەکان نەیوت من خۆم ئەچم بۆ دوورترین گوند بۆی بزانم نەوت دابەشکراوە وەزیری سامانە سروشتەکان لەکوێ هەر ئاگای لە کوردستان هەیە چێ گوزارێت هەر ئاگای لە ژیانی خەڵک هەیە چیە گوزارێت ئێخۆتەناو بەرپرس نییە ئێ حکوومەت بەرپرسە سەرۆکی حکوومەت بەرپرسە جێگیری سەرۆکی حکوومەت بەرپرسە وەزیرەکان بەرپرسن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەرپرسە ئەمیان بەرپرسن لەو دۆ بەڵێ سپاس بۆ بەڕێز محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس با شێوەیەکی ڕاستەوخۆ لە گەڵمان بوون پاس بۆی وەش هەیە سەبینە